خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەنجامی ڕاپرسێک لەبارەی قوارەی هەرێم کاردانەوەی زۆری لێکەوتەوە. کۆمپانیای شیکار کە بارەگەی سەرەکی لە شاری هەولێرە ڕاپرسێکی ئەنجامداوە پرسیارەوەی لە هاوڵاتیان کردوایە لەگەڵەوەی کە بگەڕێتەوە سەر بەغداد یاخود قوارەی هەرێم هەڵبۆشێتەوە. ئەنجامی ڕاپرسێکە بەو شێوە بوو کە لە سەدا 50 لەگەڵەوە بوونە کە بگەڕێنەوە سەر قوارەی هەرێم هەڵبۆشێتەوە بگەڕێنەوە سەر بەغداد. ئەم ئەنجامی ئەم ڕاپرسێک کە دواتر لەلایەن ڕۆژنامەی سەباح زمان حاڵی فەرمی حکوومەتی عێراقی بڵاوکرایەوە کاردانەوەی زۆری لێکەوتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەنجامی ئەو ڕاپرسیە دەرخەری چییە و ئایا بۆشتی بەرپرسانی هەرێم تووشی زۆرێک لە شڵاژان بوون بۆی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی حکوومەتی عێراقی وایە لە بەغداد خواستێکی شەیە بۆ هەڵبەشانەوەی هەرێم یاخود لە سووری عێراقدا چۆن باسی هەرێمی کوردستان کراوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان عەدنان عوسمان و دکتۆر فایل گوڵپی قسە لەسەرم پرسیان دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکتۆر بەخێرێک لە بەرەسەرەوە پێ بکەین. سەرنجی بەڕێزت چییە بەر لێ بچین سەر بڵاوکردنەوە لە ڕۆژنامەی سەباح سەرنجامی ئەو ڕاپرسێک کە کۆمپانیای شیکار لە هەولێر بارەگەی سەرەکی لە هەولێرە ئەنجامی داوە. ئەنجامی ڕاپرسێکە دەڵێ لە سەدا 50 خەڵک لەگەڵ ئەوەدان کە قواری هەرێم هەڵبۆشێتەوە و گەڕێنەوە سەر بەغداد. بۆ لەبەر ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە نان و ئازادی لە مەترسیدایە خەڵک برسیەتی موچەی دواکەوێت تا کۆتایی. ئەوەی کە ئەیبینین ئێمە جیاوازیەکی هێجگار زۆر هەیە لە نێوان ڕێژەی ژیان یان مستەوای مەعیشەتی خەڵک لە هەرێمی کوردستان و لە عێراقا. ئەوەی لەژێر دەسەڵاتی عێراقا بێ بە کەرکووک و بەو دام و دەستگا ناوەندیانەوە بۆ نمونە حرس حدودەکان یان پاسەوانی سنوور و هەندێک دەستگای تری دایرەکانی خۆمان هەیە کە موچە لە عێراقا وەرەگرن مانگانە موچەکەیان بۆ دێت لیان نابڕێ فێڵیان لێ ناکرێ بنزین هەرزانە شتیکە لەبەروی خەڵکەکەش ئێستا بە شێوەیەکی سەرەکی گیرۆدەی ئەو نەبوونیەیە کە بینێ بارودۆخی ئابووری عێراق باشە ئەڵێ بە هەرێم هەڵوەشێتەوە ئێمە چینەوە سەر عێراق. بەڵام لە ڕاستیدا ئێمە ئەتوانین خەڵک ئەتوانێ موچەی باشی وەرگرێ هەرێمیش هەڵنەوەشێتەوە. گۆڕ لە ناو خۆدا باسیەکەم خۆی لە هەموو دنیا سیستەمی فیدراالی کە ئێمە ڕەبت کردو لەگەڵ عێراقا ناوەند سێ دەسەڵاتی سەرەکی هەیە. سێ دەسەڵاتی هەیە لە هەرێمە فیدراالیەکە پەیوەندیەکانی دەرەوە ئابووری لەگەڵ بەرگری. ئێمە لێرە لە هەرێمی کوردستانە ئەتوانین هەرێمیش بین بەڵام موچەکانمان لە عێراقەوە بێت. بەس ئەمەی دەسەڵاتی خۆمان کردوویەتی هەم نایڵێ لە عێراق موچەمان باتێ هەم خۆشی ئەو دەستکەوتانەی کە هەمانە ئەو سەرۆت و سامانە ژێر زەمینی و سەرزەمینەی کە هەمانە لە بەرنامەکانی کاو کێتر و هەموو باسمان کردووە بەو شێوەیە بەکاری هێنەیە کە نایدا بە خەڵکەکەی برسیەکە. زەویمان زۆرە، ئاومان زۆرە، نەوتمان هەیە، غازمان هەیە، بازرگانی هەنی ئازادە لە وڵاتەکە ئێمە کەچی خەڵکەکە ئێمە بەو شێوەیە ینی ژیانی کولەمەرگی ئەژی. ئەمە مەسەلەکانە خەڵک کە وتوێتی هەرێم هەڵوەشێتەوە و بچینەوە سەر عێراق لەبەرەوەیە بەڵام خۆی لە ڕاستیە هەرێمیش هەڵنەوەشێتەوە ئێمە ئەتوانین موچەکانمان یان سەروەت و سامانی پێویستمانە بۆ ژیان لە عێراقەوە وەری بگرین. باشە بەس ئەوەی کە بەرز دەڵی بۆنە خەڵک لەبەر موچە یاخود بڵین لەبەر سوتەمەنی یاخود بەڵەوایە لەبەر پێشینەی بانکەکان ئەوانە بێ بەس خۆ فەرمانگەی میدیا و زانیاری وەڵامی ڕۆژنامەی سەباحی داهاتەوە دەڵێ خزمەتگوزاری هەرێم بە چەندی ساڵ لە پێش ناوچەکانی دیکەی عێراقەوەیە ئیتر چۆن خۆزگەبەوە دەخوازن و داوا دەکەن بگەڕێنەوە سەر شوێنێک کە لە هەموو بوارەکاندا کاول بووە. نەخێوانە ئێستا حکوومەت هێرێم ئەو قسەی حکوومەت هێرێم ڕاز نییە. تۆ ئێستا نەختینەی عێراق چەندە لە هێنا لە بانقی نێودەوڵەتیە باشە وەکو دەوڵەت 100 ملیاری هەیە حکوومەتی هەرێمیش چەند قەرزارە 30 میلیارد دلار قەرزارە شتێکی لەوابەتە ئەمە جارێ یەکێ لە شتەکان. دوو من مانگی پێشوو لە دەور و بەری ئەنبار و بەغداوانە بووم بۆ ئیشێکی تەندروستی ڕۆشتم بۆ ئەوێ لەوێ هەموو مانگی موچەیانە دەنێ گرانترین لیتر بنزینیش 500 دینارە.
ئێلای ئێمە لیترێک هەڵ ئاسراوە یەکێکی 1900 چەند و 1920 نازانم چی غاز بۆ ئێمە بۆ ئەوێ مشکیلە نیە بۆ ئێرە مشکلەیە یعنی شتیوان نییە ینی خەڵکی کەرکووک ئێستا بڕۆ لەگەڵ خەڵکی کەرکووک قسە بکە بزانە ئەوانەی کەموچە لە هەرێمی کوردستانەوە وەرەگرن ئەو کارمەندانە بارودۆخیان چۆنە ئەوانەشی لە عێراقەوە موچە وەرەگرن بارودۆخی چۆنە من یەک شتێکەوە پێ بڵێم من لە عیادەکەی خۆم دەهانیشم پاسەوانەکانی سنوور دێن بۆ لام ئەڵێن دکتۆر ئێمە نەشتەرگەریەکمان پێویستە لە خەسەخانەی خصوصی بۆمان بکە بەڵام بۆمان بنووسە دوای ئەوە چەندی تێچووە ئەڵێم بۆ ئەڵێ لە عراق وەریەگرینەوە ئێمە عید بە وەزارەتی ناوخۆی عراقین پارەکەمان بۆ سەرفەکاتەوە زیندانە سیاسیەکان ئەوانەی کە سەر بە عراقن ئەگەر مەصرفی شتێکیان هەبێت لە ڕووی تەندروستیەوە بۆیان سەرفەکەنەوە بەڵام پێشمەرگەیەکی داماوی خۆمانیت هەزار تەشەبوسەکە بە دکتۆرێک تا نەشتەرگەریەکی بۆ بکات لە نەخۆشخانەیەکی حکومی بۆی پارە سەرف نەکات چونکە موچەکەی کەمە و بۆشی سەرف ناکەنەوە ئەگەر ینی پێویستێکی تەندروستی هەبێ باش سپاسەکەم دێ جنابی خێربێ لەنێو سەرنجی بەڕەشت بزانم بەس بەر لەوە بڵاوکردنەوەی ئەو ڕاپرسیە بۆچی ئەوەندە کاردانەوەی لێکەوتەوە کە ڕۆژنامەی سەباح بڵاوی کردوتەوە مانشێتەکەی باز لەوە دەکە ئایا هەرێمی کوردستان هەڵدەوەشێت و دوای ئەنجامی ئەو ڕاپرسی بڵاو کردوتەوە کە خەڵک خواستیەوەی هەیە کە قوارەی هەرێم هەڵبەوەشێتەوە سپاس کاک حەکیمگیان وەڵا پرسیارە لای منش پرسیارێکی گەورەیە کە ئەو هەڵایەت چییە لەسەر ئەو مۆزوعە بەتایبەت ینی بۆچی لەسەر ڕۆژنامەکە قسە ئەکرێت و لەسەر ئەو دەستگایش کە ڕاپرسیەکەی کردووە بەو ئەو هەڵایە لەسەر ئەو دواناکرێت ئەوەی کە ڕاپرسیەکەی کردووە کارێکی پرۆفشناڵی کردووە ینی هەموو ڕاپرسیەکە عادەن لە کوردستانیشە ڕاپرسیەکان زۆر دقیق نین لە زۆر ڕۆوە چکە ئینتیماعاتی سیاسی منتیقەیی ئەوانە کاریگەری هەیە کەسیان بەشداری پێکردووە لە سەدا چلودووی لە سەوز بووە زۆنی سەوز 50تی لە زەرد بووە بڵێ ینی ئەوە نقطەیە کە هەموو نەزانین ڕاپرسی لە کوردستانە ئەو دیقەتە نییە ینی بابن ینی هەرچێ نەبێت دقیق بێت دقیق نەبێت ڕاپرسیان کردەوە دەستگایەکەن ڕاپرسیەکەن لەسەر پرسە جیاوازەکان ئەمیش پرسێکە کە خەڵک باسێکە ماوەیەکی زۆر قسەی لەسەرکرێت باس لە فەشەلی ئەم حکوومەتەوە میدارەوە ئەمانەکرێت لەوانەیە ئەوەیش لە سیغەی دەستگای ڕاپرسی عاتن لە سیغی ڕاپرسیایی کات ئایا تۆ حەلەکانت پێ چۆنە ینی لەکانت چۆن دوای ئەوەی سەباحیش من سیرم کرد ینی وەکو ڕۆژنامەنووسێک سەیری ئەەکەم کەشێکی ئەو توی تێدا نیە کەشێکی ڕۆژنامەنووسی تێدا نیە لە ڕاستیدا بێت ڕۆژنامەیەکە تۆ ڕاپرسیەک لە کوردستان کراوە تۆ بۆ نووسایی بە جەریدەی سەباحەوە ڕاستە ڕۆژنامەکە ڕسمیە ینی بەمانای ئەوەی کە زمان حاڵی حکوومەتە بەڵام ئەمە بابێکی لە بابەتەکانی ڕۆژنامەیە کە ڕۆژانە بڵاوە بێتەوە هاتووە دەستگایەکە لە کوردستانە ڕاپرسیەکەی کردووە ڕاپرسەکە بڵاو کراوەتەوە پێشتر لە چەند سایتێکی کوردستانە و شوێنی ترا بڵاو کراوەتەوە ئەوش هاتووە کردوێتی بە راپۆرتێک کە وەک هەستەکرێت لە ڕوانگەی ئەو ڕاپرسیەوە هەستەکرێکە ویستێک هەبێت بۆ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ سەر عێراق و ئاسڵ هەر پرسیارەکە پرسیارێکی هەڵەیە گەڕانەوە بۆ سەر عێراقی عین چی تۆ لە بەغدانیت تۆ خۆت خەڵکت نردووە بۆ سەر کۆمار خەڵکت نردووە بۆ زیری دەرەوەی عێراق خەڵکت نردووە بۆ ماوەیە خەڵکت هەبوو سوپا سالاری عێراق و ئانە بوو ینی جارێت تۆ هەرێمی لە عێراقا ینی هەرێمێکی لە عێراق قوارەی هەرێمی و قوارە فێدراڵیەکە بڵێ پرسیارەکەوەی کە لەگەڵ خەڵک لەگەڵ هەڵوەشانەوەی قوارەی هەرێمە لەو ڕاپرسیدا وەکو من خۆم من تەرجمەی بکەم ینی سیاسیان وازە ڕۆژنامەنووسی بێنم تەرجمەی بکەم سیاسیان ئەم ڕاپرسیە خەڵک ناڕازیە و یا ئەسڵەن لەگەڵ کۆتایی هاتنی ئەم شێوازەیە لە حکومڕانی لە کوردستانە یعنی ئەمە جۆرێکە لە ئیستفتا لە جۆرێکە لە ڕاپرسی لەسەر ئیدارەدانی حکومەتی هەرێم ئەزانی ئەگەر لە بیرمانە دکتۆریش حتمما لە بیرەتی کاتی خۆی کە لە تونس خۆپیشاندانەکان دەستی پێی کرد زەین العابدین کە بەڕەحمەت بێنی ئەمری خوای کردووە زەین العابدین هاتە سەر تەلەڤیزیۆنی پەیامەکە گەشت پەیامەکەتان گەشت ئەمەش کە کرام ڕاپرسیە من ئەوەی سەباح بەڕاستی مۆزوع نییە بەڵام دیارە ئەیانەوێ جارێکی تر دەستی خارجی و شتانێک ئەم قوانەی کە لە کورد نابڕێتەوە دەستی خارجی و معامەرێکی وانەی تێخەن بەڵام بەرحاڵ ئەم ڕاپرسیە کە کرا لە هەرێمی کوردستانە ڕێژەیەک ئەگەر دە لە سەتیش بێ 20 بێ 30 بێ 40 بێ ینی ڕێژەکە هەرچەند بێ لە خەڵکی کوردستان کە قوارەکەی ئێسای بەدڵ نەبێت شێوازی حکومڕانیەکە ئەوایە هەرێمی کوردستان لە بری ئەو هەموو ئینفعالە و وەڵامدانەوە و ئیتیهامکردنەوە ئەمانە بیوتە خەڵکی کوردستان پەیامەکەتان گەشت ڕاستە بە حکوومەتێکی سەرکەوتو نەبوونە نەمانتوانیوە ئەوەی کە دکتۆر باسی کرد ژیانێکی باش بڕ لە کەرامەت ئەوانە نەعەدالەتێک لە کوردستانە لە ئاسیی وایە بیوتە بڵێ هەمان بۆچوونی بنعەلی
بڵێ بیتای پەیامەکەتان گەشت ئێمە یعنی ئەگەر بیانەوێت طبعا ئەگەر بیانەوێت بڵێن ئێمە پەیامەکەتان گەشت و ئەمانەوێت ئیسلاحات بکەین ئەمانەوێ جارێکی دڵی ئێوە ڕازیکەینەوە ئەمانەوێ جارێکی پیاچونەوە بکەین بە سیستەمی حکم بە شێوازی ئیشکردن بە مۆزوعی موچەتان بە ژیانتان بە ئەوانەتان وە ئیلا یعنی مۆزوعی مامەڵەکردن لەگەڵ بەغدا من بەڕاستی ئەمە یەکێکە لە مەسائل لە دیماگۆچیەکان و خەڵخەڵەتاندەکان کە لە کوردستانە ڕوادات ئەویش تەعاملکردن لەگەڵ بەغدا یعنی ئەم بەغدایی ئێستا بەغدای سەدام حوسێنی جاران نییە تۆ بە چاوی دژمنکارانەوە خەڵک بڕوا بۆ شاخ و ئەوانە تۆ لە جاران خەڵکت ئەنات بۆ شاخ بۆ پێشمەرگایەتی بۆ بەرامبەر وەستان بەرامبەر بە حزبی بەعس و بەرامبەر بە ڕژێمی داگیرکاری و إلى آخره ئێستا خەڵک نێری بۆ بەغدا بۆ سەر کۆماری خەڵکە نێری بۆ بەغدا بۆ وەزیری هەموو هەفتەیەک وەجبەیە خەڵکە نێرن بۆ پۆستەکانی تر مدیر عامە و ڕاوێژکارە و وەکیل وەزیر و ئەمانەیە یعنی تۆ ودایەوە تۆ خۆت ڕازی بوویتە کە هەرێمێکی یعنی تا 2003 جۆرێک لە دیفاکتۆیەک هەبوو لە کوردستانە تقریبا زۆرێک لە سەربەخۆیی هەبوو سەر ینی ارتباطێکی ئۆتۆی بە حکومەتی عێراقیەوە نەبوو لە 2003 خۆت ڕۆشتوی بەشدار بوویت لە دانانی ئەم دەستورە کە باس لەوەکە عێراق دەوڵەتێکی اتحادیە دەوڵەتێکی یەکگرتووە و هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق ئیتر لە مۆزوعی اقتصادی و تۆ دێ لەگەڵ عێراقا بیر لە تەکاملێکی ئابووری ئەەکەیتەوە بیر لەوە ئەەکەیتەوە کە چۆن پێکەوە تەنسیقێکی ئابووری بکرێتوانە بە گوێرەی دەقەکانی دەستور کارێکی باشەکە لە پێناوی خەڵکەکە و لە مەژۆنی خەڵکە لە مەسائلێکی تریشا لە مەسەری سنوورەکانە لە مەسائلی تریشا دێ لەگەڵ عێراق تەنسیقی یعنی ئەمە ئاسایە ئەو ئەشتەوێت تەنسیق نەکەیت و خۆت ئیدارەی ئەم هەرێمە ببیت و ئەوانە بەگوێرەی وسڵاحەتانی کە دەستور پێتی داوە بۆ ناس دەستور و سڵاحەتی داوە کە تۆ بۆت هەیە ممارسەی صلاحیاتی تشریعی و تەنفیزی و قەزایی خۆت بکەی لە هەرێمەکەەوە دەستوری خۆشت هەبێت پەرلەمانت هەبێت دەستورت هەبێت چۆن لە دەستور تواگەر باسی هەرێم کراوە ینی لە دەستوری عێراق لە دەستوری مادانی کە مادەکان لە بەردەستمایە و مادانی کە با بڵێن مادەی 116 کە باس دەواکات عێراق لە هەرێم و پارێزگاکان و ناوچەکان و ئەنە دەست پێەکە مادەی 117 پێک دێت مادەی 117 ئقراری ئەوەکە کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە لە عێراق بە هەموو سوڵتاتەکانی مادەی 121 باس دەواکە کە هەرێمەکان دەتوانن ممارسەی دەسڵاتی تەشریعی و تەنفیزی و ئانی خۆیان بکەن ینی لە کۆمەڵێ دقەیە حتا لە مادەی یەکەمیش لە دەستورەکە باس لەواکە کە عێراق وڵاتێکی فیدرالیە اتحادیەوان ینی دەستورەکە باسی قوارەکەی پاراستووە ئەوەی کە ئێستا کێشەی هەیە ئەوەیە کە دەسڵات لە کوردستانە ئەوێ قوارەکە نەپارێزێت ناتوانێت قوارەکە بپارێزێت عێراق پاراستوێتی قسەیشی لەسەر نەکردووە دەستوری و پارازراوە لە ڕووی دەستوری و پارازراوە ئەسڵەن گۆڕانکاریکردن لە دەستوری عێراقی هەمووتان نەزانن و بینەرانی شەزانن و خەبیرەکانی شەزانن کە کارێکی ئاسان نییە دەستورە پێویستی بە ئیستیفتا پێویستی بە ڕەزامەندی خەڵکی پارێزگاکان و ئەوانە ینی کارێکی بابلێن ئەوە نییە کونفەیەکونیەک نییە لە شەو ڕۆژەکان نییە بەڵام لە ڕاستیدا ئەوەی ئێستا عێراق کێشەی لەگەڵ ئەو مۆزوعی دەستور و هەرێم و قواری هەرێمان نییە ئێستا خەڵکی کوردستان و دەسڵات لە کوردستانە کێشەیەکی گەوریان هەیە لەسەر ئیدارەدانی ئەم هەرێمە و ئەم هەرێمەمانخەنە بڕی ئەمان بەڵام دواتر قسە لەسەرەوە دەکەین چونکە ئێستا باسی سنووری سلێمانی ماوەڵی ڕاستە خۆ لەگەڵ بەغداد بکات پێکێنانی بڵین لیژنی باسی لیژنەی کاراکردنەوەی دەستور دەکرێت ئایا مەترسیە و نیە دەستور هەموار بکرێتەوە دێمەوە خزمەتت کاکتۆر سەبارەت بە پێدوان مەترسیەکان ئێستا وەکو کاگات ناماژی بکرد لە ناوخۆوە لە ناوخۆی هەرێمەوە مەترسی لەسەر قەوارەکە دروست بوو خۆی خەڵک ناڕازیە بە حکومڕانی هەرێمی کوردستان خەڵکەکە شتر تعبیرەکەی وایە لە باتیەوەی بڵێ ئەمانە سەرکەوتونین لە ئیدارەدانی وڵاتە ئەمانە نەیانتوانیەوە ئامانجە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانمان بێن نەدی دژی هەرێم ئەوەستنەوە ئەگینا خۆی مەسلەی فیدراڵی هەرێمی کوردستان دەمێکە ئیشی بۆ کراوە لە ئاستی سیاسی و دەستوری و یاساییشە بۆ نمونە ساڵی 92 چواری نۆی 92 لە پەرلەمانی هەرێمی کوردستان کە بەڕێزەندان پەرلەمان بەڵام من ئەو کاتە لەوێ بووم بەڵام بە ئامادەبوونی نوێنەرانی ئۆپۆزیسیۆنی عێراقی ئەو کاتە کێستا لە حکوم بەڵێ ئێستا لە حکومن یادی بەخێر ئەوەی کە بیرم ماوەتەوە بەرپرسی هینی سەرێکی وەفدەکە بوو ئەحمەد چەلەبی بوو بەڵامی کەشی لەگەڵا بوو نوێنەری شیعەکانی تریش و ئەوانە لەگەڵیا بوو و حیزبە سیاسیەکانی کوردستانیش بە پارتی وەکێتیە و حتا نوێنەری بزوتنەوەی ئیسلامیش لەو ئامادە بوو مامۆستا لە عەلی لەوێ ئامادە بوو لە پەرلەمان بەڵام چونکە بڕیارێکی گرنگ بوو بڕیارێکی سیاسی بوو ئەو کاتە پەرلەمان بە ڕەزامەندی ئەوانە
ئۆپۆزیسیۆنی عراقی بڕیاریدا کە پەیوەندیەکانی باشووری کوردستان لەگەڵ عراقی ئایندا هینێکی پەیوەندیەکی فیدراڵی بێ ئەو کاتە بڕیار درراوە. اینجا دوای ئەوەش کە سەدام ڕووخە کۆمەڵێ مادەی دەستوری دەستنیشان کرا لە کاتی نەخێت باسیێندێکشت دەکرێت هیچ لایەنێ گەشتکاری وەکو عەلەمی کوردستان و عێراقی عەلەمی کوردستانەوە پێشتر بووە ئەوە پێشتر بوو لە ناکۆکێک هەبوو لە نێوان نوێنەرانی پارتی و نوێنەرانی یەکێتیدا ئەو کاتە بەسەوە زوو حەلکرا دانانی هەبوو کە ئاڵای کوردستانە سەرماڵەخانە برادرانی پارتی بوون یەکەم جار ئەوان پێیان باش نەبوو ئێستا زووە عەلەمی کوردستان دابنرێ برادرانی یەکێتیش بەلایەنەوە گرنگ بوو دابنرێ ئەوە دوای حەلکرا دانرا اینجا فیدراڵیەکە ئەوە بخۆی لەو کاتەوە هەیە یعنی ئەمە وەکو مەسلەیەکی تەنیا دەستوری نییە یا سیاسیشە دوای ئەوە تر ئەوەی کارعندانی ژەندێکی شتی باس کرد مادەی 117 هەیە کە ئەتراف بە هەرێمی کوردستانەکات مادەی 120 هەیە کە ئەبێ هەرێم دەستوری هەبێ و دوای ئەوە 121 باسی یاساکان اینجا دوو مادەی تر هەیە کە بەلای منەوە زۆر گرنگە قەت باس ناکرێت ئەمە زمانی مافەکانمانەکە لە عێراقا خۆی ئەو وڵاتانەی کە فرەپێگاتن لە دوونەتەوە و سێنەتەوە و دوو ئاین و مەزهبی جیاواز پێگاتون پەرلەمانەکەیان دوو ئەنجومەنە ئەنجومەنی نوێنەران لەگەڵ ئەنجومەنی نەتەوەکان یا ئەنجومەنی فیدراڵی وەکو مەسەڵەن قوبرس وەکو لوبنان وەکو ئەمریکا وەکو زۆر شوێنەکانی کە ئەم مادەی 48 دەستوری عێراق ئەڵێ ئەنجومەنی نوێنەران ئەفو پەرلەمانی عێراق لە دوو ئەنجومەن پێک دێ ئەنجومەنی نوێنەران کە ئەوەیە لە سەرتاسەری عێراقا خەڵک نوێنەری خۆی هەڵەبژێرێ ئەچێتە بە پەرلەمان ئەنجومەنی دووەمیان ئەنجومەنی فیدراڵی پێوترێ ئەم ئەنجومەنی فیدراڵیە زۆر گرنگە مادەی 65 ئەڵێ ئەبێ پەرلەمانی عێراق یان ئەنجومەنی نوێنەران یاسایەک دەرکا بۆ ئەنجومەنی فیدراڵی تەبەن ئەم ئەنجومەنە فیدراڵیە چی مهمە کێشەکانی کە هەیە لە نێوان پێگاتە جیاجیاکانە بۆ نمونە کێشەی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندیە کێشەی نەوت و غاز و ناردنەدەرەوەی نەوتی غاز کێشەی هەڵکردنی ئاڵا لە کەرکووک کێشەی ڕیفراندۆم تا کۆتایی ئەم شتە چارەنووسسازانە ئەبێ لەو ئەنجومەنە مناقەشە بکرێ و بڕیاریان لەسەر بدا و لەوێش بە زۆرینەوە کەمینە نییە ئێسەیەکێ لە کێشەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق چییە؟ ئێمە کورد زۆر بتوانێت 64 کورسی هەیە ئەوانی کە ئەگەر بیکەیتە زۆرینەوە کەمینە عەرەبەکان زۆرترن کێشەیەکی نەتەوەی هەبێ لەوێ ئەوانە توانن ڕوبە ڕوومان بنەوە بەڵام ئەگەر مادەی 48 مادەی 65 جێبەجێ بکرێ ئەنجومەنێکی تر ئەبێ ئەم ئەنجومەنە نوێنەرایەتی پێگاتەکانەکە و بڕیارەکانیش لەوەیە بە زۆرینەوە کەمینە نییە هەر یەکێک ئەگەر بڕیارێکی بەدڵ نەبوو هەر پێگاتەیەک ڤیتۆیەکە ئەو کاتە جێبەجێ نابێت سپاس دەکەم دوای دێنێ سەر مەترسیەکانی ناو بەڵێمەوە خزمەت کاگادن سەبارەت بە هەمواری دەستور ئێستا بڵین سوودانی ڕاوێژکارێکی دیاری کردو بە ناوی یاسری بۆی کە لیژنێک پێک بێنرێ بۆ هەمواری دەستور چونکە لە کارنامەی هاوپەیمانی دەوڵەتی ئیدارەی دەوڵەتیش باسی هەمواری دەستور کراوە کە پارتی ویکێتیشی دیا بەشدار مەترسیەک هەیە بۆ هەمواری دەستور یاخود بۆ نمونە ئەگەر خواستێکە بێ بۆ یاخود تۆ خواستی بە دەکەی بۆ جیاببوونەوەی سلێمانی لە ناکوکیانی بینی پارتی ویکێتی جارێ ئەوشەقی یەکەمەکەی پرسیارەکە ینی مۆزوعی پیاچنەوە بە دەستورەکە لە دەستورە هاتووە مادەیەکی دەستوری دانراوە لە دەستورەکە کە ئەبێ پەرلەمانی عێراق لە دوای پەسەندکردنی ئەم دەستورە لە یەکەم کۆبوونەوەی لجنەیەک لە هەموو پێکهاتەکان پێک بێنێت و ئەم لجنەیە هەموو تعدیلاتەکان لەسەر دەستورەکە بگەن بەڕێکەوتنێک و دواتر بخێتە ڕاپرسیەوە ینی ئەو بڕیاری کۆنی پەرلەمان لە 2005 لە دەستورە ئەیکرا لە 2005 تا ئێستاکە چەندین لژنە پێک هێنراوە لە خولی ڕابردووشە سەرکەوتو نەبوون نەخێر سەرکەوتو نەبوون لە خولی ڕابردووشە ئەو لژنەیە هەبوو کوردیشتیا بوو کۆمەڵێک مناقەشە و فەقرات و ئەنە باز کرا لە ئێستاشدا ئەوە جارێکی تر یانەوە جارێکی تر و لژنەیە زنوو بکەنەوە ینی ئەمە لە هەموو خولێکی پەرلەمانە زنووە کرێتەوە بەڵام بەداخەوە لێرە وەک باسم کرد لە برەوەی کێشەکانی هەرێم ئەوەندە کێشەیەکی قوڵ و ئەوانن
هەموو جارێک کە پرسێک دێتە پێشەوە لە بەغدا جا پرسەکە سیاسی بێ دەستوری بێ ئابووری بێت بڕیارێکی دادگا بێتوانە بێ هەرێم ئەژنوی ئەلەرزیێت یعنی جارێکی تر نیە تووشی هەیەجان و ئەوانە دێت لەبری ئەوەی کە مناقشەیەکی ئەوە بکرێت و لەوانەیە ئەڵسەن من پێم وایە بەشێکی زۆر لە مادەکانی دەستورەکە هەیە هەندێکی جێبەجێ نەکراوە بۆ نمونە و مەجلسی اتحادیە کە زۆر گرنگەوە یەکێکی لە زمانەتەکان و ئەسڵەن پێکنەهێنانی ئەو ئەنجومەنە ئاماژەیەکی گەورەی کە عێراق هێشتا نەبووە دەوڵەتێکی فدرالی ڕاستەقینە فدرالی اتحادیش کە دەوڵەتی فدرالیە بێت لە دوو ئەنجومەن پێک بێت ئەو دوو ئەنجومەنە گرنگ ئەو بەتایبەت ئەنجومەنەکەی تر کە پێک نەهێنراوە گرنگەوە کوردیش شەڕی نەکردو لە بەغدا یعنی هەموو ئەو بەڕێزانەی کە پێش ئەم ئێستا سەر و کۆمار بوون و لە زمانی مام جەلال بەڕەحمەت بێت تا ئێستاکە کەسیان شەڕیان بۆ ئەو ئەنجومەنە نەکردووە بەخەیاڵیان ناتەوە مشکلێ وەکو مادەی 140 کە هیچ کارێکی لەسەر نەکراوە کوردی توانی کاری لەسەر کە لە بەرەوەی مادەیەکی دەستوری بوو پێکهێنانی ئیتحادەکە هەربوو لە یەکەم فقرەی دەستورە باسی وڵاتێکی اتحادیەکە وڵاتی اتحادی بەبێت دوو ئەنجومەن چۆن نەبێت بەبێ ئەنجومەنێک کە نوێنەرایەتی هەموو ناوچەکانوانە بکات چۆن لە وڵاتێکی فرەنەتەوە چۆن پەرلەمانێکدانی کە بە زۆرینەوە کەمینە بەو شێوەیە بڕیار بدات بەیانی زۆقیان هەموو بڕیارێکە دەن تۆ ئەگەر زمانەتێکی تر نەبێت کە مەجلسێکی تر نەبێت کە توانای ڤیتۆکردن و پیاچونەوەوانەی هەبێت ئەمە بەشێکە لە کێشە گەورەکان کە ئێستاش کورد لەبری خۆ ئامادەکردن بۆ مۆزوعانی ئاسایە دەستور کۆمەڵی مادی تێدایە پێویستی بە پیاچونەوەیە پێویستی بە تعدیلات و ئەمانەیە و کوردیش بێ حزوری هەبێت و پێگەی خۆی بەهێسر و بە قۆتر بکە یا ئەو فتراڵاتێکە هەیەی بەهێسری بکاتەوە هەندێک دەسڵاتی تر بەدەست بێنێت نەک ئەوەی یەکسەر پێی وا بێت هەر پیاچونەوەیەک بە دەستورەکە بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان و کەمکردنەوەی دەسڵاتەکانی هەرێمی کوردستان چونکە مادەیەکیش هەیە لە دەستورەکە کە ڕێگان نادا بە کەمکردنەوەی دەسڵاتی هەرێمەکان وەکوچی مادەی 126 بزانم ئەگەر زەحمەت نەبێت 126 بڵێ مادەی 126 کە مافی عینەکان ئەپارێزیێت بەڵام مادەی 142 لە ڕاستیدا ئێستا ئەوە ئیشی لەسەرکرێت لە بەرەوەی ئەم مادەیە باس لەواکە کە هەر لەگەڵ دەستپێکردنی پەرلەمانە خولی پەرلەمانی دوای پەسەندکردنی دەستورەکە ئەو لژنەیە بە پێک بێت و تعدیلاتی دەستورەکە چێ بۆ نەگەر بخێتەوە ڕاپرسیەوە کاگەدنان ئەوەن دەبێنێ لە 167 بۆ نمونە ڕەت بکرێتەوە ئەگەر دژی هەرێم بوو بەڵێ زای چۆن ئەوەی مادەی 126ەکە زمانەتێکەدا چکە ئەبێ مەجلسی پەرلەمانی هەرێمەکە هەر هەرێمێک بێت لە عێراق ئێستا یەک هەرێم هەیە هەرێمی کوردستانە ئەبێ پەرلەمان ڕازی بێ بە و تعدیلاتانە ئەگەر ڕازی نەبێت ئەوە نابێ لە پەرلەمانی عێراق بێت بە دوو لەسەر سێ ئەو تعدیلاتانە ئەڕات بەڵام لە مادەی 142کە لە ڕاستیدا هەموویە بێ ڕاپرسی بکرێت لە هەموو حاڵەتەکانە بێ ڕاپرسی بکرێت لە مادەی 142کە ئەبێ سێ پارێزگا دژی نەبێت دوو لەسەر سێ طبعا ئەمە ئێستا کێشێ بەگوێرەی ئەم ڕاپرسیانە و بە گوێرەی زیادبوونی ناڕزایی خەڵک لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمەیەکێک لە مەترسیەکان کە وەک باسم کرد حکوومەتی هەرێم لە بری تەخوینکردن و چاوسورکردنەوە و قسەکردن لەسەر ئەوانە بیر لە معالەجە بکاتەوە بڵێ بە خەڵکی کوردستان بڵێ جەماوەری کوردستان پەیامەکەتان گەشت بڵێ نەعەدالەتیکی زۆر گەورە هەیە بڵێ خراپ ئیدارەدان هەیە بڵێ موچەخۆری کوردستان موچەکەی لە کاتی خۆیان ناگا بڵێ خەڵکی کوردستان نەوتیان نییە بڵێ کوردستان خزمەت گوزاری خراپەوە ئەوانە ئەو هاتووە یەکسەر لێ هەرێمەکەمان لە خۆشترین گوزەراندایە بەغدام لە چاو بەغدا ئێمە وا باشترین ئێمە لە چەند قۆناغی لە پێشترین ئەوانە و بیر لەوە ناکات و هیچ مراجعەیەکی خۆی ناکات و ئەمجا لەوە لەبری ئەوە حملەیەک لە تەخوینکردن و لە نانیشتیمانی پێشاندانی خەڵکو و قسەکردن هێرشکردن سەر ئەو ڕۆژنامەیە و حکوومەتی عێراق و ئەو بەسایرە حکوومەتی هەرێمە بێ لە ئێستادا بیر لەوە بکاتەوە کە ئەمە پەیامێکە و پەیامێکی ڕوونە لەلایەن خەڵکی کوردستانە لە ڕۆژنامەی سەباحەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە نییە ئەمە پەیامە لەلایەن خەڵکی کوردستانەوە کە ناڕازیە لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان نەک لە قەوارەکە حتمما قوارەیەکیش کە خێر و خۆشی نێنێت بۆ نمونە تۆ لە 2015 باس لە ئابوووریەکی سربەخۆوانەکە ئەم ئابوووریە سربەخۆی تا ئێستا کە جگەل لەوەی کە موچەخۆر لە کاتی خۆیان موچە وەرناگرێت جگەل لەوەی کە ئاسی خزمەت گوزاری خراپە بێت ئەو ماوەی 6 ساڵە هەنگاوێک نەچۆتە پێشەوە وەزعی اقتصادی هەرێمی کوردستان نەپێش باشە خەڵکی کوردستان ساڵێک تەحملەکە موچەخۆر 2 مانگ ساڵێک 2 ساڵ بەڵام ئەویش ئەرکی لەسرە خێزانی لەسرە ینی تۆ بڵێ ساڵ دوای ساڵ ئەبێت تەحمل بکەیت و ئەبێ سرت نەنوێنی بۆ موچەوەوانە خەڵ بۆ موچەژی زۆربەی خەڵکی کوردستانیان کردو بۆ موچەخۆر خەڵکی بەتاڵەیەکی مخەناعی وایان دروست کردووە کە خەڵک چاوەڕێی موچەکە کە ناچارە چاوەڕێی موچەکە بکات. سپاس دەکەم دوای لەسەر ناکۆکی پارتی ویکێت قسە دەکەین دێمە وڵاتان کاک دوور سەبارەت بە پێوە مەترسێک لە ناو خۆیە
وەکو گەندەڵێک کاری هەرسەرێکی یاخود ئەو بێمتمانەی کە دروست بووە بەڕێز پێشمەرگەی سەدەمی شاخی هیچ قۆناغی ئەو قۆناغە سەختانێک هاتوونەتە پێش ئەو بێمتمانەیە دروست بووە خۆی دەسەڵاتی هەرێمی کوردستان یان کومڕانی هەرێمی کوردستان لە دوو مەسەلەی زۆر گەورەیە شکستی هێناوە یەکەم ئامانجەنەتەوەیەکانمان لە عێراقا دەستەبەر نەکراوە زۆر دەرفەت هەبووە ئەو مادە دەستوریانەکە هەبووە ئەو بڕیارە یاسایانەکە هەبووە یعنی نەیتوانیوە ئەتوانم بڵێم ئەمانەی بۆچی نەکردووە ینی لەوانەیە خاکە کەش و ئەو دەستکەوتانش بفرۆشێ بە پلە و پۆست بۆ خۆی حیزبەکان حیزبە دەسەڵاتدارەکەن ئەمە قەناعەتی منە هی دووەمەوەیە کە ئەو پێویستیانەی خەڵک کە هەیەی ڕۆژانە ینی دابینی نەکردووە زۆر قسەمان کرد لەسەرەوە خاڵی ترەوەیە کە ئەو ناکۆکی لە بێنەوە لە نێوان ئەم حیزبانە هەیە ینی ناکۆ حیزب چێتیەکەیان و دەمارگیری حیزبی وای کردووە کە ئەویان بیر چۆتەوە کە ئەمانە لەبەرەوەی خەڵک لەگەڵیانە بووە و خەڵک بۆ پێشمەرگە و قوربانی دا و شەهیدی دا و ماندوو بووە و دابڕاوانە بۆ کە کێشەی کورد حەلکەن بەس ئێستا کە ئەبینێ ئەو حەلکردنە نییە ئیتر بێمتمانەی دروزە بێ من یەکشتە بۆ بگەڕمەوە کاتی خۆی لە خولیەکەمی پەرلەمانە یاسایەک دەرچوو لە پەرلەمان ئەڵێ ئەو کەسەی کە پێشمەرگە بووە ساڵی پێشمەرگایەتی مەسان 10 ساڵ پێشمەرگە بووە وەکو تەقدیر ئەڵێ خزمەتەکەی لە بۆ خانەنشینی و بۆ کارمەندی وەگەر بگەڕێتەوە سەر ئیشەکەیوانە بە دوو هێندە حسابەکرێ یعنی کەسێک 10 ساڵ پێشمەرگایەتی کردبێ 20 ساڵ خزمەتی بۆ حسابە ئەمە بڕیاری کێیە بڕیاری پەرلەمانی هەرێمی کوردستانە لێ طبعا ئەو بڕیارە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێی ناکە بەس ئەو بڕیارە ئێستا حکوومەتی عێراقی ناوەندی جێبەجێی کردووە من دۆست و برادرم پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەندام پەرلەمانە لە عێراق بۆ مەسلەی خانەنشینی ساڵێکیان بە 2 ساڵ بۆ حساب کردووە پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێ هی نازانم هیچ پارتیش من بوو بێ نازانم وردیکەیتەوە کە 10 ساڵ پێشمەرگایەتی کردو بەس 10 ساڵەکەی بۆ حساب کراوە باشە یعنی مەبەستم چییە لێرە ئەم دەسەڵاتی ئێمە خراپە ینی بەڕاستی خراپە لەگەڵ میلەتە خراپە بۆ مەسەر نەتەوەیەکان وایە شەڕی حیزبایەتی ئەکەن بێهیوایی ئەو بێهیوایی کە تووشی خەڵک بوو نەخۆت کوشتنی ئەو من کاکی کورد بەڵێ ینی من ئێستا من هەچی هێنم و ئەبەم هیچ کەس بەقەدەر ئەم هیچ لایەنێک بەقەدەر ئەمانە دژی کورد نەبووە کاکە مادەی 140 مادەی 140 کۆمەڵێ شتی تایە یەکێک لەوانە ئاساییکردنەوە تەطبیقکردنی وەزع ئێمە زانین کاتی خۆی مەجلیسی قیادەی سەورەی ڕژێوی باز بڕیاریدا کە کەرکووک بشوک بکاتەوە چی لێ کرد کفری و کەلار و چەمچەماڵی ئەو سێ قەزایی دابڕان خستیە سەر سلێمانی هەندێک ناحیە و ناحیەی تری خستە سەر هەولێر تۆس خورماتوی خستە سەر تکریت بەڵە سەلاحەدین و شتی کەشی کرد ئەم برادرانەی ئێمە لەو کاتەوە کە عێراقیان دروست کردەوە خۆیان دروستیان کردەوە یعنی هەڵوێستێکیان نەنواندووە ئیشێکیان نەکردووە بۆ ئەوەی ئەو مادانەی کە مەجلیسی قیادەی سەورە دژی کورد دەری کردوون هەڵی وەشێننەوە مع العلم چەندان مادە هەیە کە دژی ینی بەعسیزم و ئەوانە هەیە ئێستا گیرروگرفتی جوتیارەکانی کەرکووک و دەوروبەری بڵێ ئەگەر ئەوان ئەو شتانیان بکردایان ئەمانیان هەڵوەشاندایەتەوە ئێستا کورد تۆزی ئیسلاحەتێکن بەس هیچ شتێکی باشیان نەکردووە ئێمە کاتی خۆی کەمالێکی و جعفەری ئەهاتنە کوردستان خەڵک پرسیاری لێکردن ئەیوت بۆ مادەی 140 جێبەجێ ناکەن ئەوانیش دوو جاروتیان مالێکی ژووتوێتی و جعفەری ژووتێتی ئەڵێ ئەوە هینەکانە کوردەکان خۆیان نایێت من شتێکی کەتان و باسکەم کاتی خۆی ئەمە دانای حەمەجی ئێستا نازانم لەکوێیە نامەیەکی بۆ هاتبوو یان کتابێکی بۆ هاتبوو لە حکوومەتی عێراقەوە داوای ئەوەکە ئەو قەزایانەی کە ئێستا لەسەر سلێمانین معاملە بکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە سەر کەرکووک ساڵی چەند
نازم نووسیمە لە کتێبەکەمە ساڵی چەند بۆ کاتە داناکەی محافظ بوو لە ڕۆژنامەی ئاوێنە بڵاو بوویەوە داناڵێ ئەوە پرسم بە مەکتەبی سیاسی کردووە کەوتنی بەعز بووە بەڵە پرسم بە مەکتەبی سیاسی کردووە ئەمە لە حکوومەتی عراقەوە بۆی هاتووە حکوومەتی عراقیەوێ کەرکووک یعنی تۆ ئەگەر ئەو قەزا و ناحیانەی کە کوردی زۆری نەیتیایە بگەڕێتەوە سەر کەرکووک کەرکووک نفوزی کورد زیادەکە لەوێ سبەینێک کە ڕاپرسیە کران کەرکووک گەڕێتەوە سەر هەرێمی کوردستان مادەی 140 جێبەجێ بە زەمان خۆیان نایڵن مەکتەبی سیاسی کەتی وتە چی بوو؟ ئەڵێ مەکتەبی سیاسی ڕازی نین دانای حەمەجی لە ئاوێنان نووسراوە ئەوە هەیە باشن بیگەڕێنەوە یعنی مەبەستم چییە؟ خەڵک حەقیەتی بڵێ ئەمانە سەرکەوتونین زۆر شتی کە هەیە کە حکوومەتی عراقی پەرلەمانی عراقی بڕیاری لەسەرداوە قسەی لەسەر کردووە بە قازانجی ئێمەیە بە قازانجی کوردیشە و خەڵکی عراقیشە کەچی جێبەجێ ناکەن یاسای زیندانە سیاسیەکان بەڵێ دوای دێمە خزمەتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دێنەوە خزمەتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان کارانان سەبارەت بەو نەکۆکێکە لە بینی پارتویکێتی هەیە ئەگەر دەسوور هەموار بکێتەوە کاریگەری دەبێت یاخود ئێستا خواستێک دەبینی بۆ جاکردنەوەی سلێمانی چونکە ئێستا بازدەوەکێک کە هەوڵەکان هەوڵی نێودوڵەتی هەبوو بۆ کۆبوونەوەی پارتویکێتی جۆرێک چەق بەستووی دروست بوو شکستیانێنە ئەزانی کاک حەکیم ئەگەر بڕیار وا بێت تازە قەدەری منتیقی ئەو لای تێگەڵا هەر لای پارتیە بێت و هەر پارتی ینی ئەبن عنجد هەر پارتی حکومیەکات و ئەنا و قەدەری ئەم منتیقیشەرەوە بێت کە بنەماڵەیەک لە ئیرانە ئیتر بۆکو ئەوێش لێرش بنەماڵەیە حکمی بکاتەوە ئەنە بەدڵنیاییەوە ئەم دوو بنەماڵە لەگەڵ یەکە نایەنکرێت کاتی خۆی حل و فەسلیان بەو شێوەیە بوو کە جەنابی مام جەلال بۆ بەغدا و جەنابی کاک مەسعودیش لە هەرێمی کوردستان بێ بەم شێوە چارەسەریان کرد ئێستایش ئەم نەوە تازەیە کە هاتووە لەگەڵ یەکە ناتوان ئەگەر ئا بۆ شێوە چارەسەریەکەن کە ئەوش قورسە و سەقاقار گۆڕاوە وانی خەریتەی سیاسیەکە ئێستا گۆڕاوە ئەم دوو هێزە تا ئێستاکان بەم شێوە هێناویانە ینی بەشێکی زۆری مەشغولیەتی خەڵک بە ململانەکانی ئەمانەوە ململانەکان ناڵێم سەطحیە و جددینیە جددیە زۆر جددیەوانێ بەڵام لەسەر بنەمایەکی ڕوئیەکی جیاواز نییە بۆ ئەوانە ینی با بڵێن
ململانی یەکێتی لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتیا لەسەرەوە نیە کە هەر یەکێکیان بەرنامەیەکی زۆر باشترانە یەکێکیان هێزێکی چەپن یەکیان هێزێکی ڕاستن محافظکارن یا ئەوانە یا ئەمەکەی خێرێکی زیاتری بۆ ملەتەکەی خێرێکی کەمتری بۆ ملەت نەخێر هەر تەنها علاقی بە پاوانخوازیەوە علاقی بە قۆڕخکاریەوە علاقی بە هەیمەنەتی خۆیان و هەژمونی خۆیانەوە هەیە تا ئێستا ململانێکی حزبیە و ئێستا بۆ بە ململانی عایلیەکی سەرف ینی هەژمونەکە بۆ شێوەیە بۆیە ئەگەر بەم شێوەیە بڕیار بێت ئەکید نەزعەیەکی بەهێز هەیە لە ئێرانەوە خواستی فەرمیەکی دەبینی بۆ جاکردنەوەی سلێمانی بڵێ لە بەغدا ئێستا ئیش لەسەرەوە کرێت ینی ئێستا لە بەغدا خۆ ئەمەی کە ئێستا ئەیڵێن هەرێمەکە و شەڕی دنیا ئەفرۆشن بەم خەڵکانەی کە وایە دەنگیانداوە بە ئەوەی مەسلەی قەوارەکە هەڵبۆشێتەوەمانە خۆ هەرێمەکە خۆی تقریبا بۆ ئەو یەکگرتوویە نەماوە هەر یەکگرتوش بە یەکگرتووی دروست نەبووە و نەیانتوانێت یەکگرتوویشیکە تا ئەم ساتە وەختەی کە ئێستا قسەی تیاکەن ینی تۆ خۆ ئەوە بینی جێگری سەرۆک وەزیران داوام ناکات وەزیرەکانی داوام ناکەن ینی سەرۆک وەزیران سەلاحەتی لەم منتیقەیە نییە جێگری سەرۆک وەزیران سەلاحەتی لەو منتیقانە نییە سەلاحەتی پۆلیسییان نییە باسی هەر شارەی بەکەکەی ئێمە لە بەغدا ڕەنگی داوەتەوە بەغداکەی جاران نییە بەغدا ئێستا خەریکە بەهێز بێت خەریکی قۆڵبادانی یەکترن لە بەغدا بڵێ جاران لانی کەم بۆ منە لسی هاوبەشە بوو بەڵێ لانی کەم پێکەوە هەندێک شتوانەکرا ئێستا ڕێک بە پێچەوانەی یەکەوە کارەکەن ینی بۆ منە هەر سەیری چەند نمونەیەکە محکمەی فدرالیکە و بڕیارانەیدا لەسەر هەرێمی کوردستانە یەکێتی یەک حرفی لەسەر نەوت ینی نەدژی بوو ئەوانە بوو هەر ئەسڵان بێدەنگیەکی لێکەوە کە ئینەما ینی هیچ پەیوەست نییە بە ئەوەوە هیچ مەوزوعێک نییە کە پەیوەزێ بە ئەوە لە مەوزوعی هەڵبژاردنەکانە هێزێکیان قساکە هێزێکیان قسە ناکە هێزێکیان باسی بەرنامەکە هێزێکی ناکە یعنی لە بەغدا ئێستا دوو حزبن کە بە تێگەیشتێکی جیاواز بە عقلەتێکی جیاواز و ئەمە طبعا لایەن عێراقیانش توان سوودی لێبێنن من پێم وابێت ئەو نەزعەیە کە لە سلێمانیە هەیە نەزعەکە تەواوەتی بەو شێوەیە بۆ ئاراسەیە ڕوا کە چیتر لەگەڵ ئەو حکومەتەی هەولێرە ناتوانن ئەو بکەن لەوانەیە لە هەولێریش ئەو تێگەیشتنە هەبێت کە لەگەڵ ئەم عقلەتی ئێستا کە زاڵە نەکردی ئەگەر نەخشەی سیاسی نەگۆڕێ لە کوردستانە ینی لە سلێمانیە هێزێکی تر نێتە پێشەوە و ینی ناتوانم بڵێم ئیزاحەیەکێتی بکەنی ئەوانە طبعا ئەوە ئاسان نییە بەڵام ئەگەر هێزی تر نێتە پێشەوە لە هەولێر هێزێکی تر نێتە پێشەوە هەر ئەم دوو حزبە فەرمانڕەوا بن زۆر زەحمەت ئەم دوو حزبە بتوانن لاو هەرێمێکی یەکگرتووە بۆیە زۆر واردە کار لەسەرەوە بکەن کە جایکەنەوە بە طریقی وەک باسم کرد قورسە ئاسان نییە لە ڕووی دەستوریەوە ئاسان نییە ڕێگری نێودوڵەتی شەیە بۆ ئەوەی والله من نازانم ڕاستە خۆی سلێمانی لەگەڵ لەوانەیە خۆ ئێستا لە ئاسی نێودوڵەتیە ئەبینین معاملە زۆرتر لەگەڵ حکومەتەکە کرێت لەگەڵ حکومەتی هەرێما کرێت چکەم ئەوەتە ئەبینین سەرۆکی هەرێم بەردەوام خەریکی سەفەرە سەرۆکی حکومەت بەردەوام خەریکی سەفەر و ئەمانەیە و ئێستا جاران مەلەفی بەغدا و مەسائلەکان لای یەکێتی بوو تا حدێ لە ڕێگای کاکوبادەوە ئێستا ئەوەش ببینین پارتی ئەوەشی وەرگرتووە و خەریکی ینی زۆرتری پەیوەندیەکان ڕۆشتت لە ئەو تقریبا یەکێتی ئێستا وەکو هێزێکی بچووکتر و پراوێزخرا و تەماشاکرێت زۆر زەحمەت شە بۆ هێزێکی چەکدار هێزێکە چەکداری هەبێت هێزی ئەمنی هەبێتوانە بێت تەقبولی ئەم وەزعەتە بکات چکە ئەمیش پێویستی بە پێدانی موچەیە و ئەوانەیە و ئەم منتیقەیەش ئێستا نفوزی یەکێتیە ینی ئەم منتیق تا ئێستا هێزێکی تری وا نهاتووە پێشەوە کە یەکێتی ینی گۆڕان هەوڵێکی دا بەڵام گۆڕانیش بەو گۆڕانەی خۆی کە بەشێکی زۆری کەوادرەکانی یەکێتی و فەرماندەکان لەگەڵی بوو نەیتوانی یەکێتی بۆ بەڕز چی لەوە دەخوێنیتەوە ینی جگە لە ڕاپرسیەکە ئێستا لە فەیسبوک دای بنین خەڵکێکی زۆر ینی جیاواز ناکە بەڕم لەنێوان قەوارەکە دەڵێ بە هەڵبوەشێتەوە بۆ ئاستە گەیشتی بۆ حکومڕانیەکەیە شێوازی حکومڕانیەکەیە ئەو غرورەیە کە حکومڕانی هەرێمی کوردستان هەیە ئەو نەعەدالەتی گەورە هەیە کە ئێستا جیلێکی تر ببینین من نمونەیەکی زۆر بچووک بێنم بە کورتەکەی لەوانەیە بەشێکی زۆر لە خەڵکی مسر کێشیان هەبوو لەگەڵ دەسڵاتی حوسنی مبارەکە بەڵام حوسنی مبارەک تا حدێک وەکویکێ لە قارەمانەکانی شەڕی ئۆکتۆبروانە مەقبول بوو ینی خۆپیشاندانەکە کە کوڕەکەی هاتە پێشەوە لە یەکەم هەڵبژاردنەکە کوڕەکەی سەرپەرشتی کرد ڕێگای بە ئۆپۆزیسیۆن نەدا 96 و ئەن حزبەکەی وردیەوە کە کوڕەکەی هاتە پێشەوە نەوەی تازە هاتە پێشەوە ئەمە هەستێکی بە ناعەدالەتیەکی گەورە لای خەڵکی ئەوانە دروست کرد ئێستا بۆ نمونە لە کوردستانە زۆر ڕاستە لە کوردستانە بڵێ لە کوردستانە زۆر ڕاستە خەڵکانێک کە بۆ نمونە ئەگەر تێکەشەر بوو بێتن تێکۆشەریش نەبوو بێتن کەسێکی ئاسایی لەم خانەوادەیەکی بێ عایلەیەکی بێت و خەڵکی ئەم وڵاتە بێت نەوەیەک لە دوای 91ەوە نەوەیەک لە دوای 2023 ئەوانە ئێستا ئەبینین مناڵی ئەم مەسئولانە بەم شێوازە ئەژین هەر یەکیان 50-60 حیمایان لە دەورە و خزمەتیانەکە و هەرێکە ئۆفیس و نووسنگێ ئەم هەستە بە ناعەدالەتی ئەمە بە عەرەبی پێوترێت سوخت بێزاری ناڕەزایەتی هێنا تا دێگەشک زۆر جا وتومانە ئەگەر هەرێم ئیسلاحات نەکات
ئەم ناڕزایەتیە بێ بە چ کەناڵێکا بڕات یا بە کەناڵی شۆڕشە ڕات وە نییە یا بە کەناڵی مەسائلی ڕاپەڕین و خۆپیشاندان و ئەوانە ئەڕوا یا خوانە کردە خشونەت و خوێن ڕشتن و ئەوانە ئەڕوا و هیاش ئەوە تۆ مادام بەشێکی لە عێراق خەڵک پەنا بۆ عێراق بات ئێستا خەڵک لە هەرێمی کوردستانە پەنا بۆ محکەمەی فیدرالیە بات خەڵک لە هەرێمی کوردستانە شکاتی کردو لە محکەمەی فیدرالی لەبەرەوەی خۆی بە بەشێک لە عێراق زانێت دەستورەکە وات پێ ئەڵێت یعنی ئێمە ئێستا ئەم هەرێمی کوردستانە کە خۆشمانەوێت و پێمان خۆشە ئەم قوارە گەشە کردوو بێت دیموکرات بێت ئاوادان بێ مؤسساتی بێت بەڵام هەر لە دوجار بەشێکە لە عێراق بۆیە زۆر ئاساییە خەڵکی کوردستان لێرەنە پەنا بۆ عێراق بات یعنی تۆ ئەم کەناڵەتیش هەیە کەواتە ئەمە دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە خەڵکی پاڵ ناوە و ڕۆژانە پاڵی پێوەنەیە کە بیر لە ئەگەری تر بکاتەوە یەکی لەوە گرانەیە کە ئەو ڕاپرسێ کردوێتی ینی بۆ دەسەڵاتە بە زۆر خەڵک بڵێ بڕۆ بۆ بەغدا ڕۆژانە ڕۆژانە پاڵ بە خەڵکەوە ئەنیە لەبەرەوەی خۆی بیر ناکاتەوە خۆی ئیسلاحات ناکات خۆی مەغرورە و خۆی گوێ خوێ خەواندەوە خۆ بینیت ئەم ڕوونکردانی ئەم چەند ڕۆژە درراوە یەک کەسیان ناڵێن باشەوە بەکاکەوە ئێمە تێگەیشتین لە پەیامەکە خەڵک لێمان ناڕازیە و بە خۆمان ئاچینەوە مراجعاکەین کۆنفرانسێکەکەین لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە گەرمیان کۆنفرانسێکەکەین کە گوێ لە هاوڵاتیانمان بگرین بۆچی گەنجەکانمان ناڕازین بۆچی خەڵک لە کوردستانە ناڕازیە چارەسەرەکان چیە ڕێگا چارەسەرەکان نەخێر هەربیر لە تەخوینکردن و لە ئەوانەکەنەوە ئەڵی خوێنی شەیدەکانمان ئاوا شەیدەکان خۆکیان ئەم خەڵکەنین کە سوکاری ئەو شەیدانین لە لێرانە بەشێکی لەوان دەگەنداوە دکتۆر تۆکو پێشمەرگێکی دێرین زۆر تووڕێ لەم دەسەڵاتە وەکو خۆت ئەی چۆن تووڕەنی بەڵام من تووڕێەکە شتێکی زۆر ئەساسی نییە بەس من بەلامەوە گرنگە خەڵک بە هەڵەدا نەچێت باشە بلەچی ئەمە زۆر مهمە ئێمە لە باشووری کوردستانە لە هەرێمی کوردستانە کاتی خۆی لە سەردەمی عەبدولکەریم قاسمە هەندێک مافمان درایە زۆر دوای شۆڕشێری دەستی پێکرد زۆر کەس ئەڵێ پەشیمانین یەکێک لەوانە مەسعود بەرزانی بۆ خۆیەتی ئەڵێ بۆیە وامان نەکردای لەکوێ وا دەڵێ لە کتێبی بەشی یەکەمی دروستنەوەی ڕزگاری خوازی پەشیمان لە شۆڕشی بۆیە نەمان کرد لە زۆربیان ئەڵێن فەرسەرمانە خۆی شۆڕشی ئێلول مام جەلال دروستی کرد نردیانەوە بۆ کوردستان بارودۆ هەڵسەنگێنێ لە بەغا نردیان ینی مەکتەبی سیاسی لە بەغا بوو ئەمیش نامەیەکی نادەڵێ بارودۆخی ذاتی و مۆزوعی زۆر لەبارە بۆ شۆڕش و دەستیان پێ کرد بڵێ مەمجار واڵێ مەسعود بەرزانی ئەڵێ وایە نەمان کردایە مەبەستم چییە دوایەوە ئێمە مرحلەی دوایەوە سەدام هات حزبی بەعس هات حزبی بەعس اعترافی بە کورد کرد و بەیانی 11 ئازار شتێکی خراپ نەبوو بە اعترافی پارتیەکان و یەکێتیەکانیش من ساڵی 83 ڕەحمەتی کاگنەشویان کاتە پێشمەرگەم و لە ئاوژێوتی مادەی 140 عفوم کە حکمی ذاتی بەیانی 11 ئازار یەکێ هەرشتی باش بوو بۆ کورد کراوە تا ئێستا ئەنجا ئێمە ئێستا دیسان هەندێشتی کە هەیە لە عێراقا هەمانە ئەم فیدراڵیەی ئێستا وەکو وتم ئێمە توانین هەرێمی فیدرالیشمان ببێنێتەوە بەڵام ئەو مافانەی کە دەسەڵاتی هەرێم لی زەوتکردین لە عێراق وەریگرینەوە بۆ نمونە مەسەلەی مادیە بە ئەساس باش خاڵێکی تر ئەمەوێ بیڵێم ئەوەیە باسی جیاوازەکەی بکەیت ئێمە ئەگەر داوای ئەوە بکەین مەسەڵەن هەرێمی سلێمانی بچێتە سەر بەغدا ئەمە جارێ شتێکی نادەستوریە چونکە دەستوری عێراق اعترافی بەو هەرێمە کردووە بە سلێمانی و هەولێر تۆ ناتوانانی یانی شتێکی نادەستوری بکەیت لە ڕووی سیاسیشەوە باسی ساڵی 92 کرد ترێبێ ئێمە شتێک نەکەین دژی دەستور و دژی ئیجماعی دووەلی تامان کاتێک کە معارەزەی عێراقیەت لەوێ دانیشێ ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکانیش ڕازین بەوە پێشەوە چەندان کۆبوونیان کردووە دوایەوە ئەمانەی کە ئێستا نوێنەرمان ئەبن لە ئایندان نوێنەرمان ئەبن لە بەغا بۆ هەرەوانە نەمنین لە هەولێر و لە شوێنەکانی کە نوێنەرمان بووە هەروامان لێەکەن هەر برسی و ڕوت و ڕەجاڵمان ئەکەنەوە یعنی خەڵک وا نەزانێ بڵێ وەڵا با سلێمانی بچێتەوە سەر بەغا ئەتر هەموو کێشەکان حەلەبێ نەخێر ئەمە جارێ هیچ ئیسفادەیەک ناکەین هەڵوێستێکی نادەستوری نایاساییە بێجگەلەوە کاکەگیان ئێمە بمانێ و نەمانوێ من ئەزانم ئەمە ڕەتفعلی ئەو سیاسەتەیە کە برادرانی پارتی لە هەولێر بەرامبەر بێرە جێبەجێەکەن بەڵام ئاگامان لەوە بێ نەکەوینە خیانەتەوە چونکە دابەشکردنی کوردستان ئەوە دابەشکردنی کوردستانە دابەشکردنی کوردستان یعنی دوژمنەکان کردویانە ئەی تۆژەگەر لاسایی دوژمن بکەیتەوە معناوێت چیەکەی
معناه چی لەگەڵ دژمنایی یعنی چی یعنی ئەوە خیانەتە جۆرێکی لە دوو دیارەکەش خیانەت نییە با هەر خیانەتە ئەوەش بەڵام یعنی تۆ کە ئیشت کرد بۆ ئەوەی سلێمانی بخێتە سەر بەغا ئەمە ئەتر تەواوە بێشتەکە بەڵام ئێستا مەجال هەیە لە ڕووی ئابوووریەوە بەڵێ لە هەموو ڕوویەکەوە تۆ چونکە نیشتمانەکەی خۆت دابەژەکەی کاکە ئێمە یەکێک لە کێشەکان کە گلەییمان لە نوێنەرانی کورد هەیە لە عێراقا باشە بە گەورە تابچووکەوە ئەوە بوو مادەیەکی تیا بوو مادەکەی مادەی دەستوریەکی تیا بوو ئەڵێ شتێکی وای ئەگەیاند کە کوردستان هەرێمی کوردستان بەشێکە لە کوردستانی گەورە مادەیەکی وای تیا بوو بە تەلەفۆنێکی ڕژنووسەکەی بەڵە ڕژنووسەکەی بە تەلەفۆنێکی ئەمرۆ موسا ئەو مادەیان لابرد یعنی ئێمە بەڕاستی هەندێک شت هەیە ئەبێ بڤە بێ یعنی من ئێستا لەگەڵ ئەوام ئەم ئادای حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە ئەوەی هەیە ئەوەی هێوەی ئەوەی بەڵام من نابێ شتێ بکەم کە خۆم بخەمە بەرەی خیانەتەوە ئەبێ ئێمە چاکی کەین ئەبێ ئێمە کارێ بکەین کە هەتایە پارتی و ماڵی مەلام سەفا قایدی کوردستان نەبن شوێنیان پێ بین بکەین با ئەوان ماوەیەک بن ئێمەش ماوەیەک کرد خەڵکی کە ماوەیەک بێ فترەیەک ماڵی مامجرات بن فترەیەک ماڵی مەلام سەفا بن فترەیەک خەڵکی کە بێت ئێمە بێ ئیش بۆ ئەوە بکەین ئەم حکومڕانانە بگۆڕین جێگۆڕکیان پێ بکەین ینی دەسا و دەستکردنی دەسەڵات هەبێ نەکبین هەچیمان کردووە ئەو هەموو قوربانیە ئێمە لە جەنگی جیهانی یەکەمەوە خەریکین کاکە هەموو عایلەیەکی کورد و هەموو خێڵێکی کورد هەر لە بە شێوەیەک لە شێوەکان قوربانی داوە خەڵکی لێ کوژراوە ماڵی وێران بووە ڕاونراوە گیراوە ئەعدام کراوە نازانم چی هەمووی بۆ ئەو بووە کە دەستکەوتێکی نەتەوەیمان هەبێ لەم عێراقا ئێستا دەستکەوتی نەتەوەی یەکێکیان لەولاوە بەو شێوەیە هینیەکات دژێ بێت ئەمی کەش لەم لاوە کاکە ئەمە نابێ وابێ ئەبێ خەڵکی کوردستان ئەمە قبول نەکە بەترووەکو کاک عەدان وتی بە ڕاپەڕین بێ بە خەباتی چەکداری بێ بە ڕۆشتن بۆ عێراق بێ یعنی ئەمانە وایە ئێستا ئێمە پەنا ببێنە بەر عێراق زۆر باشە ئەو مادە دەستوریانە کە هەیە لە بەرژەوەندی کوردایە هەوڵ بدەینەوانە جێبەجێ بکرێن ئەوان جێبەجێیان نەکردو تا ئێستا سوپاس دەکەم کاکمان وەکو بڵێن ئایندەی کوردستان لە بینەوە ناکۆکیانە چۆن دەبێنی وە پێشتریش بڵێن هۆژداری وڵاتی پراس خارتیشە بوو لەسەر هەرێم وەکو ئایندەکە ئایندێکی ئێمە هەمومان ئەیبینین ینی کۆمەلگای نێونەتەوەی ئەیبینێت و پێشیان ئەڵێت ڕۆژانە پیان ئەڵێت لە هەموو دانیشتەکانەوەکۆی خۆش باسکە سەرۆکی هەرێم بەرزانی وتوێتی هەموو لایەنەکان لەوێت لە میوشن پیان وتووە دەبێت ڕێک بکەون هەڵدێنە کوردستانیش پیانە نەکەر ئەوە هەڕەشەشیان کردووە هەڕەشیان کردووە بۆ نمونە هەڕەشەی بڕینی موچەی پێشمەرگەشیان کردووە گە تا مانگێکی دیاری کراوە مانگەشیان داناوە کە ئەتا ئەو مانگە یەک نەگرنەوە موچەکانی شەبڕ ئەمانە هەموو کراوە بەڵام تەنها لایەنێک کە گوێ ناگرێت خودی دەسڵاتی هەرێمی کوردستانە کە هەز بە هیچ جوڵەیەک ناکەی مەسەلەن هەموو کۆمەلگای نێودەوڵەتی ئەڵێ ئەبێ هەڵبژاردن بکەن هیچ ئامادەکاریێک نبینی گوێخوایانی لێخۆت ئەیان ئەڵێ پێشمەرگە بە یەکخەی کەتی تازە بە تازە وەزیری پێشمەرگە دەرەکەن و هیچ هەنگایەکی جدی بۆ ئاراسەیەنانە ئەڵێ ئەبێ ئیسلاحات بکەیت ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراقیا ئەوە بکەن تازە بە تازە مەسەلەن بەرامبەر بە محکەمەی فیدرالی بەو شێوە مامەڵاکەنەوەن ئەزانی کاک حەکیم یەک قسە هەیە زۆر گرنگە بیکەین ئەویش ئەوەیە لەوانەیە لە زمانی شێخی حەفیدەوە تاکوی ئێستاکە یەکەم جار بێت کە هەڕەشەیەک ئەگەر هەڕەشەیەک بێ بۆ هەرێمەکە بۆ ئەو نیشتیمانەی ئێمە لە ناوخۆوە بێت هەمیشە وتومانە دەستی ناحەزان دەستی دژمنان دەستی خائینان دەستی کێکێ ئەوانە مرتەزەقە چیچی ئەوانە هەمووی لە دەرەوە هەموو شتەکەمان خۆتە ئەستۆی دەرەوە و ناحەزانی گەلەکەمان و ملەتەکەمان ئەم جارە ناحەز و ملەتەکەمان نییە ئەم جارە لە ناوخۆی ملەتەکەەوە ناڕازیە خەڵک بە فعلی ناڕازیە بەجددی ناڕازیە تۆ سەیری کۆمنتەکان کە لەسەر ئەو مۆزوعان و سراوە ئێستاجگە لە داهات هیویان برد متمانەشیان لەگەڵ خۆیان برد بڵێ مؤسساتیان برد بڵنیەوە متمانە ئێسم کێشەیەکی گەورە متمانەکەیە کێشەیەکی گەورەی ئەوەیە وە بینیشیان یعنی لانی هەردوو حزبی دەسڵات کە ئێستا هەڵبژاردن ناکەن خۆ مۆزوعەکەەوە نییە کە کێشیان لەسەر سیستەمی هەڵبژاردن هەیە ترسیان لە ئەو ڕێژە گەورەی بایکۆت هەیە لە کوردستانە پێشتر کە شەرعەتیانی خستە پرسیارێکی ڕژێر پرسیارێکی گەورەوە بینیمان ئاسی دەنگدان لە کوردستانە چەند لاواز بوو بۆ متمانەی بەرامبەر بەم حزبانە چەند هاتە خوارەوە ئێستا لە هەڵبژاردن بکرێت زۆر زیاترە بێت و لەوانەیە هێزی تر و خەڵکی تر و
کەسایەتی تری سەربەخۆ و لایەنی تر و منەظەمەوانە بێنە پێشەوە کە من هیوادارم هەموو ناڕازیەکان بەرامبەر بە یەکێتی و پارتی بەرامبەر ئەم شێوازی حکومڕانی لە کوردستانە بە هەر شێوەیەک کە خۆیان پێ باشە بێنە پێشەوە یەکە گرنگ جەبهەیە دروستەکەن هەرێکە لای خۆیەوە بۆی هێزی طرفی سێم دروست بێ هێزی تر دروست بێ لە دەرەوەی ئەمانە و مەرجعەتی تر بۆ خەڵکی کوردستان دروست بێ ئەو کاتە خەڵکی کوردستان دێت وەکۆی کاتی خۆی گۆڕان دروست بوو خەڵکێکی زۆر هیوای بە گۆڕان و ئەوانە بوو ئەو کاتە خەڵک لەبری ئەوەی بیر لە کۆتایهێنان بە قوارەکە یا ڕوخاندنی قوارەکە یا ڕووکردن بەغدا بکە بیر لەوە کە لە ناو خۆی هەرێمەکەوە چاکسازیەکی باش بکرێت و سەروەت و سامانی هەرێمەکە لە خزمەتی خەڵکی کوردستانە بەزوسمەوەکو شەوەندەفەرێکی ئێستا دەسەڵاتداران هەرێم سەری کەوتون وەردەگەڕێت وەکو قوارەکەنا وەکو خۆیان والله جا من هیوادارم ئەم شێوازی حکومڕانی لە کوردستانە کۆتایی پێ خۆشم شێوازی قوارەکەنا شێوازی حکومڕانەکە وەرگەڕێت دڵنیاییەوە شێوازێکی ناعادلانەیە شێوازێکی دژ بە خەڵکی کوردستانە و شێوازێکی نەزۆکە هیچ بەرهەمێکی نابێت بتەنانەت بۆ خۆشیان بەرهەمی نابێت جگەل لە خۆ خواردنەوە و جگەل لە لاوازبوون و ڕسوابوونیان دکتۆر قسەیەکت ماوە وڵی من ئەو هینەی وەک خۆیان بمێنەوە یا ئەو قوارەی کە هەیە چۆن بێ من دیسان داواکەم لە خەڵکی کوردستان دەسەڵاتی پارتی و یەکێتی جیا بکەنەوە لە هەرێمی کوردستان و سێقەش بە هیچیان نەکەن و دابەشکردنی کوردستانیش خستنە سەر ینی سلەیمانی بچێتە سەر عێراق و هەولێر بچێتە سەر تورکیا و ئۆمانە ئەمە گەورەترین خیانەتە و کێشەکانمان چارەسەر ناکەن کێشەی گەورەتریشمان بۆ دروستەکەن خۆ ئامادەی بۆ گۆڕانکردنیان خۆی لەگەڵ خەڵک بڕۆی بەڵام من ئامادە بووم هەمیشە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتە دەسپێرین خۆتان